لە کە شام ساڵەیەکم بەس لە 12 نازان بۆ هەیلات 4 ساڵ بەبیکارێگەڕێت یعنی منداڵە وەزیری پەروەرداکەم نەرمێ بنوێنی ئینشاڵڵا 38ەکانیان بۆ بکەن بە 50. گرفتی تۆ چییە ساعت لە بەدەمی پەروەردا؟ منەمێ ئەو قوتابیانەی کە لە یەک بابەتە 36 یا 38یانە 2 نەبرا 4 نەبرایان بۆ بگەڕێنرێتەوە بۆی لەبەر یەک بابەت نەکەونە ساڵێکی تر. بۆ 38 و 36 واتە چی ئەمە تێناگەم؟ واتە لە بۆ نمونە بابەتێکی بیرکاری 38 هێناوە یەک بابەتە 2 دەرەجەی بنێ بۆی بگاتە چل ئەو کاتە بەچلەکە بە پەڕینەوە توانێت دەرچێت بۆی ساڵێک تر دیسان ئیمتیحان نایەتەوانە. تۆ هیچ جوانێکی هەیە بۆ شێوازە؟ نەخێر منم ساڵ پۆلی 12 بەڵام کەسوکارم با بڵێن براکەم. براکە بۆ شێوازە؟ باڵە براکەم بەم شوازە. چەند وانەی هەیە؟ یەک وانە. بۆ نمونە بیری لەوە نەکردوەوە کە خۆی بێڵێتەوە یاخۆ ئۆپشنێکی تری هەبێ؟ هەڵبژاردننی زۆرە ڕاستی بەڵام ئەم ساڵ 4 ساڵێتی خۆش نێ بکێتەوە 5 ساڵ 5 ساڵی تەمەنی ئەڕوات. خات و جاسڵاو لێ بێ بۆچی ئەگریتەوە؟ کوڕەکەم بۆ 4 ساڵە بۆ یەک کوڕەکەم 4 ساڵە بۆ یەکوانەکرێتەوە باشە لە پۆلەکانی کە شام ساڵەیەکم بەس لە 12 نازان بۆ هەیلات 4 ساڵ بەبیکارێگەڕێت باشە ئەمە گرفتەکە بۆچی ئەگەڕێتەوە؟ زەم کوڕەکەم بۆ هەیلات ئەچێ ئەڵێ ئیمتیحانێک ئەڵێ ئامۆسام بۆی کتۆڵی زۆر باشم ئەچێ تا ئیمتیحانەکان و نازانم بۆ هەیلی لە ساڵەکانی ترە لەوانەکانی ترە زیرەکە یەکەم بۆ 4 ساڵە لە 12 بۆ نزان بۆ ئێوە بە دوودەچوونتان نەکرد کە هۆکارەکەی چی بێ؟ زۆری لێ پرسم ئەڵێ زۆر باشم ئەڵێ ئیمتیحانەکان باشم هەرێتەوە ئەم جارە ژاتوتی هەفتایانم کە چێ 38 هێنا. تەمەنی چەندە؟ ئێستا بۆ بە 20 بەڵێ. باشە ئەوەی کە هەیە بۆ نمونە ئێوە سەردانی پەروەردەتان نەکردو داوای ئەوە بکەن کە ئەتڕاستان هەبێ؟ نەوەڵڵا کە سەیری ئینەکەمان کردەوە بۆ وەرەقەکانی کە سەیری کردوەرەوە نەیهێنا بوو بەس یعنی منداڵە وەزیری پەروەرداکەم نەرمێ بنوێنی ئینشاڵڵا 38ەکانیان بۆ بکەن بە 50 ساڵ بەپەڕینەوە بێ بە هەشتێ هەرە و داوام هەیە. باشە گەر ئەو بۆ منە هەوڵی زیاتر بە بۆ ساڵێکی تر بۆی کە نمرێکی بەرزتر بێنێت تاکو و داهاتوویەکی باشتر خۆی بیکە باشتر نییە؟ وڵای بڵێم چی 4 ساڵە نازانم ئەوڕ ناکەم بتوانێ وی خۆشی ینی هین بووە ئەوە نیسایی کردەوە نسایی کردانی بڵێم چی بێشکی هین بۆ ئیلاک بۆ هیلاک ینی نازانم بڵێم چی کە سەعیەکەڵە زۆر باش مەڵێ هەمووی ئەزانم بەس کە ئەچێ دەسە وەرەقەکە باش بە دەرەچی ئەم جارە تاقی کردوێ کردووە؟ بەڵێ یەک بابەتی بوو ناڵم علی 2 ساڵە بەس بۆ این بیرکاری 4 ساڵە لە بۆ یەک دەرزەگەڕێتەوە بیرکاری. کچەکە و چۆنە الحەمدوللا باش ئەویشم باش بوو بەخوا ئەویشم زۆر باش نازانم لە 12 ئیتر ئەوایلی بەڵام خاتون بڕوا ناکەم گریانی بوێت دەمە پاڵپشتێکی گەورەی کە تۆ دایکیانی پاڵپشتێکم لە ماڵەوە زۆر بەس خۆم بە ناگیرێ گوناحە 4 ساڵ لە تەمەنی ینی ئاوایلی هاتەوە ینی زۆرە 4 ساڵ بۆ تەمەنی زەنامێک وانە کە نازانم ینی هەوەی پێویستیشە بەخوا بۆم کردووە ینی بەسی تر بڵازانم چی ئەڵێتمە سەر پرسیارەکان ئەوام لێ گرنگ ئەوەیە بۆ ئەم ساڵ ئیشەڵا نمرێکی باشێنێ و بەدڵی خۆتان دەشتێ بکەس ینی ئەو 38تانە بیکات بە 50 بۆیان پەڕینەوەی بە بۆ یەکەم دەرزەکان هەرەوە داوایم هەیە.